لەگەڵ تەمەنی گەورەبوونە بوون بە دایک هەستێکی خۆشە. خێزانی ئەم جارەمان زۆر جیاواز لە خێزانەکانی تر. ئەم خێزانە لە دوای ماوەیەکی زۆر زەواجیان کردبوو، یەک کچیان هەبوو. ئەم کچەشیان کە زەواجی کردبوو مناڵی نەبوو، سەردانی ئێمەی کرد، چارەسەرە سروشتیەکانی ئێمەی بەکارێنا، زۆر ئومێدی هەبوو لەگەڵەوە کە ڕۆشتبووە ئامۆژگاری دایکی کردبوو کە چارەسەری سروشتی بەکاربێنێت بۆ ئەوەی بەشک و دایکشی حەملی هەبێ کە دایکی تەمەنی لە 43 ساڵ بەرەوسەرەوە بوو، هەردوو بۆری گیرا بوو، ئاوسانی ڕەحمی هەبوو. هەموو فەحسەکانی دەریەخست کە ناوکی هێلکەی زۆر زەعیفە کە ئێمە چارەسەرە سروشتەکەمان پێدا. سوپاس بۆ خوای گەورە چارەسەرەکەی بەکارێنا و کە دەرمانەکانی تەواو نەکرد. ئێستا دایکی گەڕاوەتەوە، حەملی هەیە. من زۆر دڵخۆشم لەبەر ئەوەی کە کچەکەیان لە تاقانەی